جیانی سێهەم دەست بە ژنان و کۆمەڵگایە ئەگەر تێکۆشان و خۆپاراستن نەبێت بە دڵنیاییەوە ئازادی و دادپەروەری و مسۆگەر نابێت و سەدەی 21 کە ڕێبەراکۆ دەڵێ سەدەی ژناواتە سەدەی شەڕ و تێکۆشانە بەرامبەر بە بەرامبەر بە سیستەمی مۆدێرنەتەی سەرمایه‌داری و عەقڵیەتی پیا و سالاری بۆیە هەمیشە ئەبینین کە ژنان دژیان کار دەکرێت لەسەر ناسنامەمان لەسەر ئیرادەمان لەسەر خودمان بەرامبەر بەوە ئەگە ژنان تێکۆشان نەکەن و ژنان لایەنی فکری خۆمان پێش نەخەین بە دڵنیاییەوە ئەو ئازادی و ئەو ناسنامەی کە هەمانە بەرقەرار نابێت بۆیە سەدەی 21 ئەتوانم بڵم تێکۆشانمان و هەم خۆپاراستنمان بۆ ئازادی جیهانە بۆ ئازادی ئیکۆلۆژیە بۆ ئازادی ژنە بۆ ئازادی مرۆڤایەتیە بۆیە پێویستە کە ئێمە تێکۆشانەکانمان بڵندتر بکەین خۆپاراستنمان بڵندتر بکەین هەر کاتێکە بینین لە جەنگەکانە کە ژنان خۆپاراستن دەکەن ئەکەونە بەر شاڵەوی دەستدرێژی کۆمەڵکوژی توندوتیژی بینیمان لە شەنگار چونکە لە پێش 2014 ژنان خۆپاراستنیان نەبوو بەرگری ڕەوایان نەبوو چۆن کەوتنان بەر هەڵمەتی تیرۆریستانی داعش و کۆمەڵکوژکران و دەستدرێژی کرا سەران بەڵام ئێستا چونکە خاوەنی خۆپاراستنن و تێکۆشانەکەن بەرامبەر بە خۆپاراستنی ژنان هیچ هێزێ ناتوانێت هیچ دژمنیە ناتوانێت هیچ عەقڵێتێک ناتوانێت بەرامبەر بە ژنان بوەستێتەوە چونکە ژنان تایبەتمەندیەکیانەیە خاوەن هێزی خۆیانن و ئەو هێزە بەرامبەر بە ئازادی بەکاردەهێنن بەرامبەر بە ئازادی کۆمەلگا بەکاردەهێنرێ تا ژن ئازاد نەبێ کۆمەلگای ئێمە ئازاد نابێ بۆ ئەوەی تێکۆشان بکەین لە پێناوی ژیان بۆی ژیانێکی ئازاد مسۆگەر بکەین پێویستمان بە تێکۆشان هەیە بەداخەوە ئەگەر ئێمە سەیری تێکۆشانی گشتی بکەین ئەبینین ژنانی ڕۆژ ئاوا بە خۆشحاڵیەوە کە بۆتە جێی هێما و هیوایەکی جیهان کە ئەمڕۆ تێکۆشانەکەن خۆپاراستنەکەن و ژنانی شەنگا ژنانی مەخمور بۆ لە چوارچەوەی ئەو تێکۆشانەدا کە بەداخەوە ئێڵەم ژنانی باشووری کوردستان کەوتونێتە بەر هەڵمەتی جەنگی جیهانی سێم ڕاستە دەستی پێ نەکرۆ بەڵام بەرامبەر بە ژنان و کۆمەلگە لە باشووری کوردستانە پیلانەکان چڕتر بۆتەوە و ئەبینین چۆن ژنان دەبێتە قوربانی ناموسپەرستی و ژنان دەکوژرێ و پیاوان ژیان دەکەن ئەمە پیاوان دەیانەوێت تەنها دنیا یا جیهان بە یەکڕەنگی ببینن لە هەمان کاتە جیهان هەم ژنانی تیا و هەم گەنجانی تایە بۆیە پێویستە ژنان تێکۆشان و خۆپاراستنی خۆمان چڕتر بکەینەوە بۆ بڵندتر بکەینەوە و دڵنیاین بە ژنان بەهێزتر بە خاوەن هێزێکی توانای خۆمان کە ڕۆژ بە ڕۆژ هێزی ئێمە و ئیرادەی ئێمە و خودی ئێمە بەرزتر و بە خۆپاراستنێک و تێکۆشانێکی بەڵندتر دەبێت بینیمان چۆن تێکۆشانی دروشمی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە تەواوی چوارپارچەی کوردستان و لە جیهاندا بەرقەرارە و لەو چوارچێوەدا ئەتوانین تێکۆشان و پاراستنی خۆمان بەڵندتر بکەین هەمیشە مۆدێرنەتەی سەرمایه‌داریە عەقڵەتی پیاوسارەلی لە هێزی ژنە ترسێ لە فکری ژنە ترسێ لە ژنێکی ئازاد دەترسێ لەبەرەوەی کاتێک کە ژن ئازاد دەبێ و کۆمەلگایە ئازاد دەبێ و کۆمەلگایە کۆیلەبوون قوبڵ ناکە بەڵام بەداخەوە ئێستا بینین کۆیلایەتی ژن لەناو ئەو سیستەمەدا وای کردووە کە هەمیشە پیاوان خۆیان بە باڵا دەست بزانن ژنان بە کۆیلە بزانن و لە ئێستادا لە سەتاسەری جیهاندا کە ژنان لە هەم ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسی کار دەکات لەسەریان هەم سیستەمی مۆدێرنەتەی سەرمایه‌داری کار دەکات لەسەریان لەلایەکێت ژنان بە کۆیلاکە و ژنان ڕوودەکاتەوە ئیکاتە مۆدێرنێک یا ینی لە شولاری ژنە کاتە کاڵایەک بۆ فرۆشتنی لە شولاری ژنان هەڵبەتە ئەمەش لە ئەنجامی ئەوەی کە ژنان خۆیان وشیار ناکەنەوە هەم ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسی دێ ژنان جارێکی تر ژنانە پێچێتەوە بۆیە هەمیشە ئێماڵین لەگەڵ ڕوودکردنەوەی ژنانانی لەگەڵ پێچانەوەی ژنانیشدادین لەگەڵ شۆڕشێکی زەهنی کە ئێستا ئەو شۆڕشان لەماوەی ئەم 50 ساڵەدا لە ناو پارتی کرێکارانی کوردستانە کە ژن پێشەنگایەتێکە ژن ئێستا هاوسەرۆکە ژن ئێستا ئەتەشی خۆی هەیە فەرمانڕەوایە ژن خۆسەری خۆی هەیە بۆیە لەو چوارچێوەدا خەبات و تێکۆشان بکەین و خۆپاراستنی خۆمان بکەین بە دڵنیاییەوە ژنان سەر دەکەون و ئێستا سەدەی 21 سەدەی ژنە و ئەبینین ڕێبەرئاپۆڵێ هەر شۆڕشێک ژن پێشەنگایەتی نەکات و ژن تێکۆشانی نەکات
ئەو شۆڕشە نە سەر دەکەوێت نە بە شۆڕشیش دادەنرێت. بۆیە لەو چوارچێوەدا ئێماتوانین کار و خەبات و خۆپاراستنی خۆمان بەردەوام بکەین. کاتێک کە ژنان خۆپاراستنی خۆیانە دەنە دەست پیاوان یای دەنە دەست سیستەمەکە بە دڵنیاییەوە ئەمە ئەبێتە هۆی مردنەوە، بێتە هۆی دەستدرێژیە، بێتە هۆی کۆمەڵکوژی سەر ژنانەوە. ئەبینین کە ئێستا لە باشووری کوردستانە ئەم مۆدێلە زەقا یاخود ئەمەی کە لە باشووری کوردستانان لەگەڵ سیستەمەکەتا یا لەگەڵ مۆدێرنەکەدا لەگەڵ عقڵێتی پیاوسالاریدا کار و خەبات و تێکۆشانەکەن ژنان. ئەبینین لە باشووری کوردستانە ساڵ بە ساڵ بەپێی ئامارەکان کە دونتودیژیەکان، خۆکوژیەکان، دەستدرێژەکان لە باشووری کوردستاندا هەمیشە لە زیادبووندایە. و من ئەتوانم بڵم ئەوەی کە لە باشووری کوردستانە هەڵەگرێت تەنیا کۆمەڵکوژینە، بەڵکو ئەمە شۆڕشێکە دژ بە ژنان هەڵکراوە و دژ بە ئەیانوێ ژنان بنە کۆیلا ببنە کۆیلەی هەم سیستەمەکە و هەم عقڵێتی پیاوسالاری. بۆیە لە باشووری کوردستانە هەموو ڕۆژێک بە دەنگی ژنێک بە هاواری ژنێک خەبەرمان دەبێتەوە، ژنێک دەبێتە قوربانی و لەژێر ئەما کە پیاوان دێن ناموسی خۆیان پاک دەکەنەوە. بەداخەوە ئەگەلم کە کچێکی گەنج لە هەولێر لەم چەند ڕۆژەدا تیرۆر کرا لەلایەن باوکو برا و کە سوکاریەوە. ئەگە سەیری کۆمنتەکان بکەین، ئێمە تێڕوانیمان بۆ ئەوە بێ، زۆربەی کۆمنتەکان دەستخۆشیانی ئەکەن، ئەڵەن حەقە دایکەکەشی لەگەڵا بکوش بێت. بەڕاستی ئەمە کارە ساتە، من ناوێنین کۆمەڵکوژی، ئەمە ناوێنین جەنجی هەڵکراوە بەرامبەر بە ژنان و ئەوەی کە ڕۆح لە ژنەکانە سەنێتەوە. ئەبین ئەو پیاوانین کە خۆیان لە شەرەفیان لە چوارچێوەی ژنە یا لە بەدەنی ژنیەکە پێناسە دەکەن. هەمیشە وتەیەکی نەوەل سەعداوی هەیە، ئەڵێ ئەگەر پیاوان لە دڵۆ پێخوێنی ژنانە شەرەفی خۆیان بدۆزنەوە، ئەی شەرەفی خۆیان لێکوێیە. بۆیە پێویستە ژنان تێکۆشان خۆپاراستنی خۆمان بکەین و پێویستمان لێرا بەچێ، پێویستمان بەڕێخستنە، پێویستمان بەوەیە کە ئامانجە هاوبەشەکانمان یەک بگرێتەوە بۆی بە هەمەڕەنگی ئەو تێکۆشانە بەڵندتر بکەین. و ئێستا لە سەتاسەری جیهاندا کە پەیوەندی بەو تێکۆشانە یا بەو مۆدێرنەتە کە مۆدرنی ئەتوانم بڵێن مۆدرنەتەی دیموکراتیە، مۆدرنی کۆنفەدرالیزمی دیموکراتیدا و ژنان دەتوانن لە چوارچێوەی ژیان ئازادی لایەنی فکری خۆیان پێشخەن و تێکۆشانی خۆپاراستنی خۆمان پێش بخەین. و ئەمڕۆ ئەبینین کە ژنان پێشەنگایەتی بۆ ئەو شۆڕشە ئەکەن. بۆیە پێویستە ژنانی باشووری کوردستانیش هەڵبەتە ئێمە لەنە ئەو کار و خەباتە لە باشووری کوردستانە خەبات تێکۆشانەکەین و ژنانی وەکو ڤیان کاروخیشمان هەیە، وەکو هەڤرینمانە، وەکو چەندین شەهیدمان هەیە لە باشووری کوردستانە لەو چوارچێوە کار و خەبات و خۆپاراستنەکەن و تێکۆشانەکەن و بە سەدان ژنمان لە پێناوی ئەو تێکۆشانە شەهید بووە و ئێستا بە هەزارها ژنی ترمان لەو چوارچێوە تێکۆشانەکەن. بۆیە پێویستە ئێمە لەو چوارچێوە تێکۆشان بکەین، خۆپاراستنی خۆمان بکەین و خۆپاراستنی ئێمە و تێکۆشانی ئێمە و ئازادی ئێمە بۆ کۆمەلگایە و بچیتر ئیتر کۆمەلگای ئێمە پێویستی بەوە نییە کە بە مۆدێرنێتی سەرمایەداری یا بە عقڵەتێکی پیاوسالاری هەمیشە ژنان بکەن بە کۆیلە و پیاوانیش ژیان بەردەوام بکەن. ئێستا ئەو شۆڕشە 50 ساڵە بەردەوامی هەیە، 50 ساڵە تێکۆشانەکە، 50 ساڵە خۆپاراستنەکە و لەناو ئەم تێکۆشانەدا ژن پێشەنگایەتیەکە. ئێمە نمونەی هەواڵ ساکی نەمان هەیە کە پێشەنگایەتی تەواوی ژنانی کورد و ڕۆژهەڵاتی ناوینەکان و گیانی خۆی بەخت کرد لە پێناوی ئەو تێکۆشان بە سەدان ژنی تر وەکو هەواڵ ساکین، وەکو هەواڵ بێریدان، وەکو هەواڵ زیلان، وەکو هەواڵ شیرین عەلەمەهۆل، وەکو هەواڵ ڤیان کاروخ، ئەمانە بە سەدان ژنی تر لە پێناوی تێکۆشانیان کرد و بۆ خۆپاراستنی ژنان بۆ خۆپاراستنی کۆمەلگا گیانیان بەخت کردووە. ئێستا بە سەدان ژنی تر لە ناو تێکۆشانەدا پێویستە ئێمەی ژنان لەنا ئەو تێکۆشانەدا خۆپاراستنی هەم تێکۆشان بکەین، هەم خۆپاراستنی خۆمان بکەین. هەڵبەتە ئەمیش بە تێکۆشانێکی بەڕێخستنکردن بە یەکدەنگی و کۆدەنگی ژنان ئەتوانین بینە لای یەک و بۆ ئەو ئامانجە گەورەی کە هەمانە لەناو ئەو تێکۆشانەدا یاخود ئەو شۆڕشە فکریە زێهنیە لەناو خۆمانە پێش بخەین و خۆمان پەروەردە بکەین، خۆمان بەڕێخستن بکەین. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە
ژنان ئازاد بێت وە کۆمەڵگاش ئازاد بێت بە دڵنیایەوە کاتێک کە تۆ تێکۆشانەکەیەوە خۆپاراستنەکەیت وە ژنیان وشیارەکرێتەوە ژنیان لەو تێکۆشانەدا پێشنگایەتیەکەن ئەمە بۆ خۆمان هەم مێژووی ژنە نووسرێتەوە هەم ئەو مێژە 5,000 ساڵی کە لێمان سندراوە لێمان زەوت کراوە ئەتوانین بە تێکۆشانی خۆمان وەری بگرینەوە جوانیەکانی ژنان ڕاستەقینەی ژنان و ناسنامە و ئیرادەی ژن جارێکی تر بەو تێکۆشانە بێتەوە دەست خۆمان و لەژێر عەقڵێتی پیا و سالاری و لەژێر کۆیلەبوونی ژنان بەو تێکۆشانە خۆمان ڕزگار بکەین و لە هەمان کاتیشا پیاوانیش کۆیلەن تەنیا ژنان کۆیلەنی ئەوانیش پیاوانیش بێەوەی هەست بە خۆیان بکەن کۆیلەی ئەو سیستەمەن ئەو دەسەڵاتن کە ئەوانش کەوتونەتەنەوە چی پێویستە تەنیا بۆ ژنان نا لەناو تێکۆشانە بەڵکو پیاوانیش پێویستن بۆ تێکۆشانەوە کە ئێستا کە ژن و پیاو لە هاوسەنگیە لەناو ئەو تێکۆشانەکەن بۆی هەم ژنان ئازاد بن و هەم کۆمەلگامان ئازاد هەم پیاویش ئازاد بێ بۆیە پێویستە من لێرەوە بانگەوازی لە تەواوی ژنانی باشووری کوردستانەکەم چیتر ئەمە قوبوڵ نەکرێت چیتر ئەم کۆمەڵکوژی و دەست درێژەی سەر ژنان ڕەت بدرێتەوە هەڵبەتە ئەمیش بۆ ئەوە گەڕێتەوە کە دژمنانی ئێمە هەمیشە خاکمان داگیرەکەن ناسنامەمان داگیرەکەن کەلتورمان داگیرەکەن زمانمان داگیرەکەن ئەمانە وای کردووە کە ژنان هەمیشە ببنە قوربانی ئەگەر ئێمە یەکدەنگ بین بە فرەڕەنگی بە یەکدەنگی بە کۆدەنگی بینە لە یەکتری ئەمانە بێتە هۆی ئەوەی کە ژنان لەو مەرگە ساتە یا لەو کۆمەڵکوژە یا لەو پیلانانەی کە بۆماندا ڕێژراوە لە سەرتاسەری جیهاندا ئەتوانین بە ئاسانی تێکۆشانەکان و خۆپاراستنەکانمان بڵندتر بکەین ئێمەوەی کە بۆ تەواوی ژنانی ڕۆژهەڵاتی ناوین بۆ ژنانی چوارپارچەی کوردستان بە تایبەتی ژنانی باشووری کوردستان کە کەوتونەتە بەر هێرشێکی جیهانی ئەتوانم بڵم شەڕی جیهانی سێهەم لە باشووری کوردستانەوە دەست پێەکە هەم پیلانەکان لەسەر خاکمان هەیە لەسەر زمانمان هەیە لەسەر کەلتورمان لەسەر مێژوو هەیە لەسەر ژن هەیە لەسەر کۆمەڵگا هەیە بۆیە ژنان چۆن ئەو تێکۆشانە یا خۆپاراستنە کە ئێستا ئەبینین لەناو خێزانەکانەوە لە شەقامەکانەوە لە گوندەکانەوە لە شارەکانەوە لە چیاکانەوە دەستی پێ کردووە بەردەوامی پێبین و ئەو چیتر ئیتر قوبوڵی نەکەین کە پیاوان ژیان لە ژنان بسەنەوە ژنان بە شەرەف و ناموسی خۆیان بکەن لەبەرەوەی مە شەرەف و ناموسمان تەنها لە پارچەی گۆشتی گیانی ئێمەدانە بەڵکو لە خاڵک و نیشتیمانمانە هەیە بۆیە پێویستە و تێکۆشانە بەڵندتر بکەین.